بۆچی هەژماری من مەترسی لەسرە؟ جیاوازیە سەرەکیەکانی وەرگرتنی موچە لە ڕێگەی هەژماری من و تەوتین ئاشکرا دەکرێت. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دیارترین جیاوازیەکانی وەرگرتنی موچەی فەرمانبەران لە ڕێگەی هەژماری من و پرۆژەی تەوتین ئاشکرا دەکات. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەگەر تەوتینی موچەی فەرمانبەران لە ڕێگەی بانکی بازرگانی عێراقەوە بێت، ئەوە حکوومەتی عێراق مانگانە ڕاستەوخۆ پارەکە ئەخاتە سەر هەژماری فەرمانبەران. بەڵام ئەگەر لە ڕێگەی هەژماری منەوە بێت، ئەوە مانگانە بەغدا پارەکە ئەخاتە سەر هەژماری حکوومەتی هەرێم. ئەوان پارەکە ئەخەنە سەر هەژماری فەرمانبەران لە بانکە ئەهلیەکان. جەمال کۆچەر ڕاشی گەیاند بانکی TBI عێراق هەژماری بانکی بۆ ئەو موچەخۆرانە دەکاتەوە کە پێشتر هەژماری منیان نەکردوتەوە. کۆچەر وتیشی ئەگەر لە ڕێگەی هەژماری منەوە فەرمانبەران موچە وەربگرن، لە کاتی هەبوونی هەر ناکۆکیەک لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئەگەری دروستبوونی کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم هەیە. بەڵام ئەگەر لە ڕێگەی تەوتینەوە بێت، ئەوە حکوومەتی عێراق مولزەم دەبێت بە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. واتە ئەگەر ڕاستەوخۆ لە ڕێگەی TBI موچە وەربگرن، فەرمانبەرانی هەرێم لە هەر کێشەیەک لە نێوان هەردوو حکوومەت موچە نابێتە قوربانی. هەرچی هەژماری منە لە هەر کێشەیەک ئەگەری ئەوەی هەیە هاتنی پارە لە بەغداوە ڕابگیرێت. ئاماژەی بەوەش کرد بانکی بازرگانی عێراق بەڵێنی داوە لە ماوەی 2 مانگدا پرۆسەی تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەواو بکات. وتیشی تەوتین هیچ مەترسیەکی لەسەر قەوارەی هەرێم نییە. من پێم باشە پرۆسەکە هەمووی لە ڕێی بانکە فیدراڵیەکان بکرێت، نەک هەژماری من. هەر ئەمڕۆژ پشتیوان سادق وەزیری ئەوقاف ڕایگەیاند بۆ چارەسەرکردنی کێشە تەکنیکیەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرسی موچە چەند ڕۆژی داهاتوو شاندێکی حکوومەتی هەرێم دەچێتە بەغدا.